آخر باوکیا من پێویستمە مامۆستای کوردی نییە، من خۆم لە کوردیا زۆر باشم. کچەکەم تۆ بۆ تێناگەی خۆ من مەقسەدم تۆ چەنە هەیە؟ 92. 92 خۆ من مەبەستم دەرەجەکە نییە، ئەبێ سەڵبی ئەزانی بۆ ڕۆڵە چونکە ئێمە کوردین، مەبەست لە هەستەنەتەوایەتێکەمە بەخوای سەر و گۆرانێ لێ بکاڵێ ئەس کیچە کیچە کوردانم گولیل کە شەوی لاوانم تیرەرەرە ئێمە مەبەست بەس ئەوەیە جناخۆ مەسەلە ڕقم نییە 92 هەبێ هەبێ سەڵ هەبێ ئێمە کوردین. بەڵام باوکیا ئاخر من پێویستم پێی نییە، بۆ چی من نامەوێت؟ ئاوا؟ بەڵێ باش منیش مادام بە قسەم ناکەی ئاچم لە سەبەن لە قاتی سێ و خۆم فڕێمە خوارە بە تەپڵی سەرە ئەڵم لە داخی پێیان خۆم خۆش. نانە باوکیا قیناکە ئەمێ نانە ئەمێ باوکەکیان ئەمەوێت. تەواو؟ ئەمێ. ڕاستی بوویت؟ ڕاستی بوو. مامۆستای کوردی؟ مامۆستای کوردی. ڕیحانە ڕەش و چاوانم لاوەکو ئەس بریڤان ئەرەوە چی بوو؟ نازدامەوە نیڵێ مامۆستای کوردی بۆگرم کوردایەتێکی فڕیوە. کوردایەتی کاکەم نەزانم ئەمە بەتەمای چییە؟ بەتەمای چییە؟ مەگەرەستی نەبم دۆڵێ ئەو مامۆسای لێ نەکەمەوە. مامۆستاییان بەخێر بێ. بێژی سپاس دەکەم بەڕێزیت بەڕێزیت ئەڵێ وتم ناوی بەڕێزێت؟ من ناوم پەیامە. ماشەڵڵا خەنگەر ماشەڵڵا وەڵا پوراسیا پێی وتم وتی کەوا لەوانەی کوردی خراپی وتی ئەگەر مەجارە دێ بچۆوانی پێ بڵێ منیش وتم لە خزمەتی ئاچم ماڵیان دەستی پێڵێم. زۆر سپاس بەڵام من لە کوردیا خراپ نیم. ها؟ من لە کوردیا خراپ نیم. بۆ دەرەجەکەم چەنە؟ دەرەجەکەم 92. 92 ئەی چۆن تۆڵی بەغەڵەت پوراسیا پێینەوتم وانێکتر بێت من بەغەڵەت تێگەشت دەبم. ناوەڵا خراپ نیم لە کوردیا بەس ئەی تێناگەمر چۆن من یعنی هاتوو من کەوا باشی لە دەستەکە نازانم بەس چی یعنی ئەگەر احتیاطی یعنی شەرم مەکە ڕۆم قەیچەکە لەوانی بەغەڵەت تێگەشت تێگە بوو بێت. تۆزە لە ڕێزمانە خراپم. ڕێزمان بەچاوان ناناوە زۆر زەرورە خۆ دەزانی زمانی دایکە کوردی پێویستە هەموو کەسی ئەو زمانە جوانە بزانێت. بەڕێزی لە خزمەتتان بەچاوان حەزەکەی کاتەکانم بۆ دانێت تۆ کەی مەجارت دەبێت؟ مامۆستایجان کاتەکان خۆت دایێنی بە قەبری باوکم خۆت دایێ کاتی ئێمە کاتی تۆیە تۆ بەس ئەمرکەوێمە تەرفیزیەکەین. ئەو باوکمە. یاخوا بەخێری مامۆستاژیان. سپاس خاڵە عوسمان. دەتخوا خاڵەکەی لێکەرەوە با لە ئێستەوە بینمان تێک نەچێ واز دەو خاڵە ماڵە بێنە هەر برا عوسمان فورە برێ عوسیل. بەڕێزی کا عوسمان بەڕێزی. یاخوا بەخێر. بەڵێ باوکمە. ماشەڵڵا ماشەڵڵا. ماشەڵڵا چی؟ باوکە وەڵا ماشەڵڵا لەم جەوە گەرمە ناڕوات هاوی ناڕوە. پێم خەڵکە نەخۆش نییە؟ ناوەڵا مامۆستاییان عیبی نەبوو. با بۆ نەخۆش نیم بەرەوەڵان نەخۆشی تەنیاییم بەرەوەڵان نەخۆش و نەقسی ڤیتامینی حب و عەشق و غەرامەتم هەیە. دەزانی وانە تۆ بە هەچ تەلەبێک ناتوانێت کەسی تر. باشە قسە ناکەم وعد بدە. نابێت تۆ بەڕێزی پێم خۆشە دانیشم. ساعتی خۆت وەرگرا. زۆر ئیسراحەت. وەری نەفسانیم پێویستە. والله دەرس وا ناوترێتەوە بشکەم ئیزنی بۆی کاتدابنین. مامۆستاوە مرتاحەت و فڕێ. باشە قسە ناکەم وعد بێ قسە ناکەم دانیشم. کاکا عوسمانگیان خۆ دەزانی ئێمە ئەگەر بمانێ وانێک بڵێنەوە ئەبێت جوانتیان بگەینی نابێت کەس لێ بێ بە شوێنەکە زۆر عادی و بێدەنگ بێت. قسەکە عینە خۆ جوانە نازانم ئاسیا بۆ نەهاتەوە. سپاس دەکەم. پوراسیا بۆچی باوکە؟ بۆی تعارفمان پێ بکات ئەو لەگەڵ تۆیە من لەگەڵ ئەو لەگەڵ منە. کا عوسمانگیان فەرموو بۆی کاتی بۆ دانێم هەرچەند ئەمڕۆ کاتەکە ناگوجێ من کاتی کتێریەمەوە دەرسی پێڵێ. ئەمڕۆ بەس تعارفە. بەڵێ ناڕێ بە قەبری باوک من ئەڕۆم ئەوی ئەگەر هێرتم تۆڵیام لەبم. عفو کا عوسمانگیان فەرموو. بەس کا عوسمان فەرموو. داوای لێ